لە 16 ئۆکتۆبەردا هەڵدەستین بە سوتاندنی وێنەی سەرکردەکانی هەرێم لە هەردوو حیزبی پارتی و یەکێتی. ئێستاش کاڕیان بەڵام بن لە سوتاندنی وێنەکان ڕسواکردنی دەسەڵاتدارانی هەرێم و ئەو هەموو خاکفرۆشتنەی کە کردیان و بەردەوامیشن لە کردنی. بەخێراتنی میوانەکان دەکەم بەخێران سەرچاو ئەمڕۆ لێرەکانین بە بۆنەی ئەوەی کە خیانەتی 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 ئێمە وەکو دەنگی ناڕازی وەکو چالاگوانانی ڕێکخراوی داکۆک بەڕاستی ناڕازین لەوەی کە حکوومەت و دەسەڵات بەرامبەری کورد و کوردستانیان دەیکات. خیانەتی 16 ئۆکتۆبەر بە درێژایی مێژی کۆن و نوێی خەباتی کوردایەتی هەمیشە خائین و خۆفرۆشان لە پێناو فرۆشتنی ئەرزشی وەک دەستکەوتی سیاسی و بەرژەوەندی حیزبی و دوژمنایەتی لە پێناو بچووکردنەوەی بەرامبەر ئامادەگی تەواویان هەبووە بۆ لە ناوبردننی دەسەڵاتی خۆماڵی و سەرجەم دەستکەوتەکان و گەڕاندنەوەی نەتەوەی کورد بۆ خاڵی سفر. وەک بینیمان لە 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 برینێک بۆ هەتایە لە جەستەی کووردە. خیانەتێکی مێژوویی، خیانەتێکی هەرگیز لەبیر نەکراو. 16 ئۆکتۆبەر پەڵەیەکی ڕەشە بە ناوچەوانی هەردوو حیزبی دەسەڵاتی یەکێتی و پارتی کە خەڵکی کەرکووکیان کردە قوربانی نەوت و پارە. سڵاوی بەردەوامی خۆڕاگران لە هەموو ئەندامانی ڕێکخراوی داکۆک. ڕێکخراوی داکۆک لە بەریتانیا پێشەنجی بە گشتاچوونەوەی ئەو ستەم و نادادی و زوڵمەیە کە لە نیشتیمانیان و هاونیشتیمانیان دەکرێت. بۆیە ئەمڕۆ لە ڕۆژی ڕەشی 16 ئۆکتۆبەر دووبارە چالاکیمان ئەنجامدا و بیرهێنانەوەی خۆمان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و سەرجەم سیاسیەکانی یەکێتی و پارتی وەک بیرهێنانەوەیەک بۆ ئەگەری ڕۆژی 16 ئۆکتۆبەر، ڕۆژی فرۆشتن و بەتاڵانبردنی خاچی هەرێمی کوردستان کە بچێتە کە بیرتان نەچێتەوە خۆتانی لێ جێل بکەن و ئەوە ئێمە بیرمان ناچێتەوە بە گوێی خۆتان و تەواوی دنیایدا دەدەین کە لەم ڕۆژەدا چۆن خوێنی هەزاران شەهیدتان بە فیڕۆدا و لە سەدا پەنجای خاچی کوردستانتان فرۆشت. ئەم ڕۆژە لە مێژوودا تۆمارێکی پەڵەیەکی ڕەشە بەنێو چاوانی ئێوەی خیانەتکار و خاکفرۆش. ئێوە ئێستا لە کاتی هەڵبەژاردنە بە درۆینەکانتان ئەتانەوێت خیانەت و فرۆشتن و خاچی هەرێمی کوردستان و سەرپۆش بکەن، بەڵام خەیاڵتان خاوە ئەگەر خەڵکانێک بە یاسایی بخەڵەتێنن بە درۆکانتان و پارەکانتان ئەوە ئێمە ئازادی خواز و ئەندامی داکۆک نەک تەنها وەشیارانە ئاگامان لە خۆتان و لە مێژوو لە ئێستا و بەڵکو ئەیبینن وەکو چقلی چاوی دوژمن. دۆستەکانتان بە دەنجی دلێرمان هەستاین و ئەم کارە قێزەونانەی خۆتان هیچ کات بیر نەچێتەوە. لە کۆتاییدا دەڵێن نیشتیمان هی هەمووانە و پێویستە لە هەر کوێ بین تێبکۆشین. United as activists to protect our land. Dear members, as activists and proud members of DACOC, we gather today to address a critical issue affecting our community. On October 16, 2017, militia forces backed by foreign powers invaded Kirkuk, threatening our territory. The action of PUK and PDK in selling 51% of our land are a betrayal that undermines our identity and rights. We must stand united to condemn these actions and demand accountability from those in power. Together, we can protect our land and secure our future for our community. Let us unite our voices and efforts in this vital fight in solidarity. DACOC Support Center. داوا لە کاگیادومان دەکەین بفەرموێ بۆ پێشکەشکردنی وتارەکەی. وەکو هەمووتان ئاگادارن لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا لە 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 خیانەتێکی گەورە لەگەلی کوردکرا کە بووە هۆی داگیرکردنی
کۆی ناوچەکێشە لە سەرەکان لەلایەن حەشتی شەعبی و بە هاوکاری وڵاتانی دراوسێ و ڕێکەوتنی ژێربەژێر لەگەڵ پارتی و یەکێتیدا تاکو دنیا ماوە ئەبێت گەلی کورتباجی ئەو خیانەتە بات و ئەو خیانەتە کە تاوەکو ئێستا ڕۆژانە خەڵکانێک پێی دەوڵەمەند دەبن و پارەی ڕەشدەخەنە گیرفانیانەوە خەڵکانێکیش ئاوارەی و دەربەدەری و ئیفلاسبوونیان پێوە بینیوە لەبەر ئەوە گرنگە کە تاکی کورد هەموو 16 ئۆکتۆبرێک خاین و خۆفرۆشان بە نەفرەت بکەن بۆ ئەوەی نەوە لە دوای نەوە بزانن کە نایاران و دژمنانی کورد چەنێک بەهێز بوو بن هەرگیز نەیانتوانیوە چۆک بە کورد دابن ئەگەر خاین و خۆفرۆش و ناوخۆی و ڕێنوێنی نەکرد بێتن هەروەکو دەگوترێت دارکرمی لە خۆی نەبێت تەمەنی 1000 ساڵە داوا لە کاک چێوان سدیق دەکەین بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتارەکەی 16 ئۆکتۆبەر ڕۆژێکی شوم و تاریک و ڕەشە لە مێژووی پڕ نەهامەتی کوردستانیان بیرچوونەوەشی مەحاڵە ئەوانەشی شانازی بۆ ڕۆژەوە دەکەن بۆیان نییە فرمێسکی تیمساحی بۆ قوربانیانی ئەنفال و هەڵەبجە و هەزاران شەهیدی گیان بەختکراوی دیگە بڕێژن ئەوانەشی ئێستا خیانەتکارانیان داڵتەداوە و ئەیپارێزن دەمێژوو پێویستە وەکو یەک حسابیان بۆ بکرێت لە 16 ئۆکتۆبەری 2017 خیانەتێکی بەرچاو بەرامبەر گەلی کورد کرا ئێمەش بەردەوامین لە پێدانی بازەکەی و لەگەڵ ژمارەیەک زۆر ئاوارە و چەساوی بۆ کورد زۆر گرنگە لەم ڕۆژەدا بەشداری لەم ڕۆژەدا ئیدانەی خیانەتکاران بکات و دڵنیا بن لەوەی کە دژمنانی گەلی کورد هەرگیز ناتوانن چۆک بە ئێمەدا بنێن دوای چەند ساڵێک لەمەوبەر لەم ڕۆژەدا ئەم ڕۆژە وەکو گەورەترین خیانەت لە مێژووی کوردا دادەنین 16 ئۆکتۆبەر پەڵەیەکی ڕەشە بە نێوچەوانی هەردوو حیزبی یەکێتی و پارتی کە خەڵکی کەرکووکیان کردە قوربانی نەوت و پارە سەرشۆڕی بۆ کەرکووک فرۆشان و هەردوو حیزبی یەکێتی و پارتی خیانەتێکی 16 ئۆکتۆبەر خیانەتێکی مێژووی دوو حیزبی بنەماڵەی چەکدارەکانی بوو بۆ جارێکی تر نیوەی خاکی هەرێمی کوردستان لەدەستدرا هەر بۆیە ڕێکخراوی داکۆک ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک بە پێویستمان زانی بکەرانی ئەو ڕۆژە محکوم ڕیسوا بکرێن هەموو دنیا لە تاوانی ئەوانە ئاگدار بکرێتەوە تکای هەمووتان لەگەڵ من سەرشۆڕی بۆ یەکێتی و پارتی سەرشۆڕی بۆ یەکێتی و پارتی ئێمە زۆر بە خێرهاتنیەوە دەکەین بۆ لێرە بۆ ئاپێدانی ئەو چاڵکیە لە شاری گلاسکۆ ئێمە لێرەینە لە بیرمان نەچێت کە بۆ لێرەینە لەبەر ئەوەی دوو بنەماڵەی جاش بە میلیشیاکانی خۆەوە بە کۆماندانی خۆەوە بە ئاسایش و دەستگای پاراستنەوە کە ئەو کوردستانە بە حەشتێکیان بۆ خۆ دروست کردووە جەهنەمێکیان بۆ ئەو هاوڵاتیانە دروست کردووە کە دەنگی ئازاد دەنگی نیشتیمان دەنگی کوردستان و کورداتی تێدا هەر کوشتووە تێدا تەواوی کوشتووە 16 ئۆکتۆبەر دریژایدانە بە خیانەتێکی زۆر گەورە ئێمە لە بیرمان نەچێت بۆی 16 ئۆکتۆبەرەکەین دەوێت بیر لە 17 ئۆکتۆبەریش بکەین کە منطقەی شنگار و مەخمور و ئەو منطقانە لە ژێر دەستی پارتیدا بوو بە ئاسانی ڕادەستی میلیشیاکانی حەجی شعبی کرد کە چون ئیکەتی بە ئەتیفاقێکی ژێربەژێر بە خیانەتێکی قەیزەوی کەرکووک کە دڵی کوردستانە دڵی هەمومانە پێشکەشی بە فەیلەقی قودس و میلیشیاکانی حەجی شعبی کرد و زۆر بە شانازیەوە کە ئەو بە شانازی دەبینن ئێمەش بە خیانەت دەبینین کە خیانەتێکی لەبیر نەکراوە لەگەڵ گەلی کورد نەبەست لە پارچەی باشووری کوردستان لە پارچەکانی تری کوردستان کرا ئێمە من یەک نامە هەیە بۆ یەکێتی و پارتی لێرە پێڵێن کە ئەو سۆزانەی دەدەن لە ئێستا لە بانگێشانی انتخاباتی بێجگە لە درەوێک هیچتر نییە بێژگە لە سەرداوردنێکی ئەو ملەتە هیچتر نییە بە ئەو خەڵکە دەنگ بەو حزبانە نەدات بەو خوێنمێژانە نەدات ئێمە ئەمڕۆ لێرە کۆبووینێتەوە بۆ ئەوەی بەبیری تاک بە تاک و خەڵکی کوردستان بەبیر بهێنینەوە کە لە بیریان نەچێت لە ڕۆژێکی وەک ئەمڕۆیە 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 کە سیاسەتمەداران و بەرپرسارانی کەرکووک و کوردستان نیوەی خاکی کەرکووکیان فرۆشت و بەشێکی زۆری هێز ئەمنەکانیان بە کوشدا جا داوام وایە لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کە بەپرسان و خیانەتکارانی 16 ئۆکتۆبەر بە دادگای گەل و سزای گەل بگێنن ئەمڕۆ کۆبوونەتەوە بۆ ئیدانەکردنی خیانەتێکی مێژووی زۆر گەورە ئەویش خیانەتی 16 دەی 2017 کە هەردوو دەسەڵاتی یەکێتی و پارتی ئەو خیانەتیان ئەنجامدا ژێربەژێر لەگەڵ دەسەڵاتدارانی عێراق و
بە سەرپەرشتی قاسم سلێمانی کامانە ئەوسان بە فرۆشتنی زۆر بێ منەتانە زۆر بێ شەرمانە زۆر بە شێوەیەک ئەوسان بە فرۆشتنی 150 خاکی کوردستان بۆ فرۆشتنی ناوچە دابڕێنراوەکانە و هەموو ناوچانە و هەموو گوند و لادیانیان خستە ژێر دەسەڵاتی حەشدی شعبیەوە ئاسان بە دەستدرێژی کردنەوە سەر خەڵکی ئەو ناوچەیە و هەڵکوتانە سەر ماڵی ئەو خەڵکی ناوچە دابڕێنراوەکان و داگیرکردنی زەوی زاریان و کوشتنی خەڵکی ئەو ناوچانە ئێمە هەموو کاتێ و کارانەی داناکەینەوە و بکەرانی ئەو کارانە و خیانەتکاریە سەر شۆڕەکەین. ئێمە لێرەکانە کۆبوونێتەوە بۆ وتنی ئەو خیانەتی کە کرا لە 16 ئۆکتۆبەر بۆیە من ئەمەوێت وەکو هەمیشە کە بۆ ئێمە بۆتە پیشە لەسەر ئەم دۆخە زمانم بێن مەقسە وا ئەزان ئەمڕۆ 16 ئۆکتۆبەرە ملیۆنان کورد بێخەبەرە لەم ڕۆژەدا کەرکووک فرۆشرا کە هەزاران ساڵ بە دڵی کورد ناو ئەبرا لەم ڕۆژەدا هەزاران کەس ئاوارە کرا هەزاران دایک جەرگ سوتاو کرا سەدان مناڵ هەتیو کرا ئیتر ئەو کاتە میلەتی کورد هەتە کرا نیوەی خاکی خۆشی لە دەستدا ئەمەوێ بە بیرتان بێنمەوە ناوی خۆفرۆشەکانتان بەگوێدا بسپێرمەوە لە سنووری زەر مەسعود بارزانی و لە سنووری سەوز لە ئاهوری شێخ جەنگی هەموو ئاگدار بوون مەنسوور و نێچیر باڤێڵ و قوبات تاڵەبانی ئیتر با کەس خۆی شەریف نەکا کەس قسەی باق و بریقدار نەکا ئەمەوێت میلەتی کورد لە خەو هەستێنم وەک ساڵی 91 سەردەمی سەدام لە ماڵ دەربێنم. لێرەوە من داوا لە خەڵکی بە شەڕەفی هەرێمی کوردستان دەکەم بۆ ئەم هەڵبژاردنەی کە دێت بۆ سەرۆکی هەرێمی کوردستان بۆ محافیز داوا دەکەم خەڵکی هەرێمی کوردستان وشار بێتەوە قەرەباڵغی دروست نەکەن لەسەر سندۆقی دەنگدانەکانیان و بتوان بۆ نمونە تەزویرات بکەنەوە وەکو ساڵانی ڕابردوو هیوادارم خەڵک وشار بێتەوە کە ڕۆژیشن بۆ سەر سندۆقی دەنگدان بزانن دەنگ بە چێ دەدەن بزانن چەند ساڵە چێ خوێنی ئەو میلەتە دەخوا بزانن داخوا چێ چەند ساڵە ئەو گەنجانەی دەربەدەری وڵاتان کردووە چەندەها کەسی کوشتووە چەندەها گەنجی کوشتووە چەندەها ماڵی جەرگ سوتاو کردووە ئەو حیزبانە چەندەها ساڵە لەسەر حیزب و دەسەڵاتن بەدرۆ و ئەڵماسیەکانیان و ئاڵتونیەکانیان دانەوێ خەڵکی هەرێمی کوردستان بگەوجێنن من لێرەوە داوا دەکەم لە خەڵکی هەرێمی کوردستان چیتر دەنگ بەو دوو حیزب و دوو بنەماڵەیە نەداتەوە جارێکی تر